السلام عليكم لكاتي سلام كردنا پێنج غەڵەتەیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لكاتي سلام و چاک و چۆنیە نەهی لێکردوین ئاگاداریوە. یەکەمیان السلام قبل الكلام، پێشەوەی دەستکەی بە ئەحواڵ پرسین و دەمەتەقە لەگەڵ برایەکتا کە لە ڕێگاوبانە گەینە یەکتری یانکو کە تەلیفۆنەکەت هەڵە بڕی قسەی لەگەڵاکەی سنەت وایە لە پێشە السلام عليكم لە دوای ئەوە بخۆت قسە بکەی. هەر بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی من بدأكم بالكلام قبل السلام فلا تجيبوه. هەر کەسێک ڕاستەخۆ دەستی کرد ئەحواڵ پرسین و دەمەتەقەکردن لەگەڵتانە سەلامی نەکرد لە سەرەتا وەڵامی مەدەنە. جا بۆیە سەلام لە پێش کەلامە. دووەمیان بەکارهێنانی غەیری دەستەواژەی السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕاستی غەیری ئەم دەستەواژە سڵاوی ئیسلام نییە، ڕەنگە قسەی جوان بێ، بەڵام ئەو سڵاوە نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لێ کردووی ئەجری لەسەر ئەنووسرێ. یعنی ئەو خەڵکی کە لە بریوە ئەنووسێ سڵاو یانژە سڵاو چۆنی بەیانی و باش ئەم کاتت باش مەرحەبا خوا قووەت و باتێ ئەی هەزار سڵاو لێوێ، ئەمانە ئەوە نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە. بەڵکو سڵاوی ئیسلام السلام عليكم یان السلام عليكم ورحمة الله یان السلام عليكم ورحمة الله وبركاته. وجهی خۆیەتی مسلمانان لەم خاڵەیە وشیار بکرێنەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی لێ کردووە. ئەوی شەوەیە لە نێو گەنجانە هەیە کاتێک کە ئەگەین بە یەکتری و ئەیبینێ لە دوورێژە ئەک سڵاو لەو خواتە هاتی وە خێر بێ، ئەک سڵاو لەو خواتە. ئەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی لێ کردووە. فەرموویەتی لا تقولوا السلام على الله فإن الله هو السلام. مێژن سڵاو لە خوا، خوا خۆی سەلامە، بەڵکو بێژنی السلام عليكم. سێم و چوارەم ئەنەسی کوڕی مالک لە فەرمودەیەکی صحیحا فەرمێ جارێکیان هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێغەمبەریان پرسی فەرمیان یا رسول الله صلی الله عليه وسلم ئەینحەنی بعضنا لبعض، ئای ئێمە کاتی ئەگەین بە یەکتری بۆ یەکتری بچەمێنینەوە وەکو ڕێزێ؟ فەرمی لا نەکەن، شتی وا نەکەن. فەرمی ئەفەنوقەبیل بعضنا بعضا، ئای ئێمە ماچی یەکتری بکەین بەو شێوازەی کە خەڵک ئەیکایسەوە سەلاکرێ؟ فەرمی لا نەخێر ئەو شە مەکەن. فەرمی ئەفەنوصافح، ئەی تەوقە بکەین لەگەڵ یەکتریە؟ قال إن شئتم، ئەگەر ویستان لێیە تەوقە بکەن لەگەڵ یەکتریە. لە فەرمودەی ترا رسول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ مسلمانێ ناگەین بە یەکتری تەوقە لەگەڵ یەکتریا بکەن ئیلا وەکو خوای پەروەردگار لە تاوانی بچووکی هەردووکیان خۆشەوێ. کەواتە لەم فەرمودە ئەومان بۆ دەرەکەوێ خۆچەماندنەوە دروست نییە بۆ هیچ کەسێ بیکەی، با مەبەست و ڕێزیش وێ، تەنیا شایستەی ئەڵڵاه تەعالایە. ئەویشی کە بیرێ لەم لا ئەولاد گەنجان لە ناوی کۆنف و مۆنفۆیە ئاواکەنە بۆ مامۆساکانیان، ئەوانە هیچی لەگەڵ شەرعایەک ناگرێتەوە و دروست نییە و حرامە. و بەنسبەت ماچکردنیش ئازیزان باش وایە حتا پێتەکرێ خۆت بە دوور بگری لە ماچکردنی غەیری خێزانت و ماڵ و منداڵت و دایک و باوکت. ئەوەیشی لە کەسوکارت لە خوشک و با بڵین لە میمک و مام و خاڵ و ئەوانت کە پێشوازیان لێەکەی باش وایە خۆت بپارێزی لە ماچکردنی دەم و چاویان، ماچی شانیانکە ماچی سەریانکە، ئەمەش هەر مایە ڕێزە دەربڕین ڕێزە، بەڵام ماچکردنی دەم و چاویان ئەوە تا لە فەرمودەکەیە بەڕوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ باش نییە. پێنجەم و کۆتایی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وەکو هەمیشە نەهی لێ کردوین خۆمان بشوبهێنین بە جوولەکە و گاور. فەرمێتی لا تسلموا تسليم اليهود والنصارى، سڵاوی جوولەکە و گاور مەکەن، فإن تسليمهم بالأكف، سڵاوی جوولەکە و گاور بەم شێوازەیە ناولەپیان ئاوە بەرزەکەنەوە، یان بالئیشارە ئاوە ئاماژەی پێکەن های، یان بالرؤوس بەسەریان ئاوە سەر ئەوە دێتە لایە سڵاوی لە ئاوایە خولیەکە. ئەمە لە ناو مسلمانانیشە هەیە. ئێستا ئەدێتە لایە بە گەرم و گوڕی سڵاوی لەیەکی کەچی ئاوا بڕێک و بۆڵەتەکێنێ و بەڕێتەکە، ئەمە نەهی لەسەراتوە. کەواتە تۆی مسلمان لە کاتی سەلامکردنە حتا کابرا لێو نزیکە و گوێی هالە دەنگت پێویست ناکە بەم شێوازە سڵاو جاو دەیتەوە السلام عليكم وعليكم السلام، دەست بەرز مەکەرەوە. ئەگەر کەسەکە دوورە لێت لە ناو سیارەیەکە قەپاتی کردووە لە ژێگەیەکی زۆر دوورە قەچێکە ئەتوانیت حەدیث هەیە ئەتوانیت دەست بەرزکەیتەوە، بەڵام بۆ ئەوی جیاواز بێت لەگەڵ سڵاوەکەی جوولەکە و گاورە ئەوێ نوتقش بکەیت، ینی دەری ببڕی بە زبانت وعليكم السلام ورحمة الله وبركاته، هەم دەستەکە و بەرز کردەوە کابرا تێگەیە کە تۆ سەلامی لێکەی یان سەلامەکەی جاوە دەیتۆ، بەڵام بە زمانیش دەرت بڕیە. هەر ئەمەندە و وەسەلام عەلەیکم.